بەڵێ سڵاوتان لێبێ دوێنێ وەزیری دەرەوەی بەریتانیا و وەزیری دەرەوەی عێراق لە کۆبوونەوەیەکیان کرد لە بەغدا لە میانەوەی کۆبوونەوەکەیاندا چەند ڕێگایەکیان بۆ پێشخستنی هاوکارەکان لە بوارەکانی لە بوارە جیاجیاکاندا باس کرد و لەو کۆبوونەوەیەدا باسی ئەو پەیوەندیە قوڵانەی و بەڕێزانەی کرد کە لە نێوان هەردوو وڵاتدا هەیە. وەزیر لەو بە ئەولەویاتەکاندا چۆکە بریتین لە بەدەهێنانی کەشەفێدانی ئابووری و کۆمەڵایەتی و دروستکردنی پەیوەندی کەلتوری و زانستی و لە نێوان هەردوو وڵاتەوە ڕوونیشیان کردەوە کە پەیوەندەکانی عێراق و بەریتانیا لەسەر بنەمای ڕێزکردنی دوولایەنە بە تایبەتی کە بەریتانیا ڕۆڵێکی گرنگ دەبینێت لە بنیادنانەوەی شارە ئازادکراوەکان. هەروەها گفتوگۆیان لەبارەی چەند تەوەرێکی گرنگ کرد لەوانە پشتیوانی نێودەوڵەتی بۆ پرۆسەی هەڵبژاردن لە عێراقداوە ئاماژەش بۆوە کرا کە نێردەی چاودێرانی نێودەوڵەتی بۆ عێراق بۆ دروستکردنی متمانەیەکی گەورەیە لە نێوان هەردوو وڵاتەکاندا. هەردوو لە بیرروڕان ئاڵوگۆڕ کرد لەبارەی دوایین پەرەسەندنەکانی ناوچەوەکە و گرنگی پێشەوە چوون و بەرەو چارەسەری ئاشتیانە بۆ بەدیهێنانی ئاواتەکان بۆ سەقامگیری و ئاسایشی وڵاتەکە کرد. هاوکات دۆمینی ڕاب وەزیری دەرەوەی بەریتانیا ڕایگەیاند کە سەردانیکردنی عێراق سەردانیکردنی بۆ عێراق زۆر پێخۆش بووە. گوتیشی لە کۆبوونەوەکەدا لەگەڵ فواد حوسێنی وەزیری دەرەوە گفتوگۆیەکی بنیادنەرانە هەبوو و کار دەکەین بۆ پەرەپێدانی پەیوەندیە دۆخۆڵیەکان. ئاماژەی بۆ ئەوەش کرد کە هەڵبژاردنەکانی داهاتوو لە مژێ عێراقدا قۆناغێکی زۆر گرنگە و ئەبێ پیشانی هەموو وڵاتانی بن کە ئەتوانن پرۆسێکی وا بەڕێوە بەرن. پشتیوانی تەواوی وڵاتەکەی خۆی و بۆ حکوومەتی عێراق و بۆ ڕوبەرووبوونەوەی ڕێکخراوی تیرۆریستی داعش و نەهێشتنی ئایدۆلۆژیا و توندڕەوەکەی دووتوپات کردوانێ. بەڵێ چیان